سڵاو بینەرانی بەڕێز تیۆری پیرانجێری یاخود نەزەرەی موامەرەیەکێکە لەو تیۆریانەی کە زۆر سەرنجڕای کێشە لە ناو هەموو کۆمەڵگەکاندا. من لەم بەرنامەیەدا تیشک دەخەمە سەر ئەم بابەتە بە میواندارەی زۆر بەڕێز دکتۆر ماجید خەلیل. دکتۆر بەخێر بێت. سەرچاوم سپاس. ئەم بابەتی زۆر جارە ئوتر نەزەرەی موامەرە زۆرتر نەک تیۆری پیلانجێری کورتێکە کەمتر بەکارێنرێ. منیش بەم شێوەیە بەکارێنم بۆی بینەر تێمان بگات کە مەبەستم چییە. نەزەرەی موامەرە زۆر دەوروژێنرێ. ئەم بابەتە تەنیا پەیوەست نییە بە کوردەوە یا بە عالەمی ئیسلامەوە یا بە عالەمی شەرقەوە، بەڵکو لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی تریش با بڵێن بازاڕێکی گەرمی هەیە و بە هەموو شێوەیەکیش با بڵێن شتەکانی بۆ ڕێک ئەخرێ یاخود ئایا قسەکەی مناڵم ڕێک ئەخرێ یا ڕێک خراوە یا خۆی ڕێک ئەخرێ، ئەمە دوایی دێنە سەری. منەمەیە بەڕێزت جارە پێم بڵێ تیۆری پیلانجێری خۆی چییە و چۆن سەرهەڵەدا؟ بڵێ سپاس بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە. لە ڕاستیدا ئەوەی من هەستم کردووە بە دەگمەن قسە لەسەر بابەتێکی لەم جۆرە کراوە، بە تایبەتی لە ڕوانگەیەکی بابەتیەوە ئەگەر قسە لەسەر یا تێڕامانمان لەبارەی تیۆری پێلانگێڕیەوە هەبێ گرنگە، چونکە باسوخواسێکی جددی جوڵانەوە کۆمەڵایەتی و سیاسیەکەی ئێمە و بە تایبەتی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشە. هەرچەندە وەکو پێناسە، وەکو چەمک، وەکو قۆناغی سەرهەڵدانی بۆ خۆی بابەتێکی خۆرئاوایی و خەسڵەتێکی خۆرئاواییانە لە پشتیۆرێکی لەم جۆرەوە هەیە. ئەم تیۆرە زادەی زەمینە سیاسیەکانە بە تایبەتی لە کاتێکدا کە ڕووداوگەلێکی گەورە و ترسناک بەسەر ڕۆژەفی ڕووداوە کۆمەڵایەتیەکان دادێ، ئەو کاتە بۆ بەلاداڕێبردنی بابەتگەلێکی لەم جۆرە باوەڕ دەهێنرێتە پێشەوە لە بەرامبەر بەڵگە و سەلماندن و پێودانگە زانستیەکاندا. هەر کاتێک ململانێ لە نێوان باوەڕ و بەڵگەدا هاتە پێشەوە، ئەو کاتە نیازێکی نەریتی هەیە بۆ وروژاندنێکی ویژدانی لە سایکۆلۆژیای کۆمەڵگاکاندا بۆ ئەوەی شتگەلێکی بەهێزتر لە پشت ڕووداوەکانەوە. هەر کاتێک ویستێک هەبێ، هەر کاتێک متەوزیح بم بۆ بەڕێزت ئەتێ پێم بڵێ کە نەزەرەی موامەرە پێمانەڵێ کە دەستێکی کەونی خەفی هەیە لە پشتی ڕووداوەکانەوە کە ئەم ژیانە هەمووی ئەجوڵێن، هەموو سیاسەت و ئیجتیماع و ئەمانە. ئەم قسەی ڕاستە؟ خۆی وەکو قسەی لەبارەوە کراوە و توێژینەوەی وردی لەبارەوە کراوە. لە ساڵی 1960دا بە تایبەتی ئەمە کە خزایە نێو ناوەندە زانستیەکانەوە و لێکۆڵینەوەی لۆژیکی لەبارەوە کرا، لە دوای کاردانەوەی ڕووداوی کوشتنی جۆن کەنەدیەوە هاتە پێشەوە. پاش 3 تا 4 ساڵ لە ساڵی 1960ەوە بەجددی وەکو چەمکیش نەزەریەی موامەرە یا تیۆری پلانگێڕی، کۆنسپیرەیشن تیۆری بوو بە بابەتێکی زۆر گرنگی یەکلاکردنەوەی شرۆڤەی ڕووداوێکی لەو جۆرە. تەماشایان کرد، بەڵێ تەماشایان کرد بە دەنگەوە هاتنێکی ئێجگار گەورە هەیە بۆ بابەتێکی لەم جۆرە. بۆ تیجاریەوە بەم قسەی بەڕێزت لە ئێستادا بابەتەکە وابەستەیەکی ئێجگار گەورەی بە سیستەمە سەرمایەداریەکەوە هەیە، وابەستەیەکی بە بابەتی بانکەوە هەیە، بانکە سەرمایەداریەکانەوە هەیە، وابەستەیەکی ئێجگار بە تاکجەمسەری جیهانیەوە هەیە. چەند چەمکێکی گرنگ هەیە کە لە هەناویاندا هێزی تیۆرە پیلانگێڕیەکان زۆر بە زیندویی کار دەکەن. لە حاڵەتێکدا کە تاکجەمسەری سەرمایەداری هاتە پێشەوە، بە تایبەتی لە 2 سەدەی کۆتاییدا ئەم تیۆرە شان بە سێبەرێک بوو بە تەنیشت ئەم خەسڵەتەوە یا ئەم خەباتەوە. هەژمونی پارە، میدیا، کۆمپانیا زەبەلاحەکانی ڕووماڵی ڕاگەیاندنە جیهانیەکان ئەم تیۆرە لە هەناویاندا زیندووە. سیستەمی بانقی و هەروەها زانستگەلێک کە هاتووەتە پێشەوە مۆرکی میتۆدێکی شێوێنەریان لە پشتەوە هەیە،
یعنی زانستێک نییە لە چوارچێوەیەکی خەسڵەتی خزمەتگوزاری کۆمەڵگاکان داهاتوێتە پێشەوە و هەروەها ڕەهەندە ڕەگەز پەرستیەکان کە دیسانەوە وابەستەی دەکەم بەو دوو سەدەی کۆتاییەوە نادادی کۆمەڵایەتی هەژاری کێشەی چینایەتی کێشەی ئیچنولەتەوەکان و کێشە ئاینیەکان هەموو ئەمانە زاڵن بەسەر ڕوانگە مرۆڤایەتیەکاندا بۆ درێژەدان بەم هەموو چەمکەی کە دیاری نێو کۆمەڵگەی ئیمڕۆن بۆ شرۆڤەکردنیان پەنا دەبرێتە بەر تیۆرێکی پلانگێڕی یا بۆ زیندوو ڕاگرتنیان بۆکەی پەیوەندیدارە هەندێک لەوانەی کە قسەیان لەبارەوە کردووە بە تایبەتی لە کتێبی تەمەدن و تەوتیئە یەکێک لە هەرە کتێبە باشەکانی مایکل بارکۆن لە 2013دا ئەم کتێبەی کاتێک کە دەخاتە ڕووە پێشتریش کۆمەڵە توێژینەوەی زۆر باشی هەبوو ئەوە بە فارسی ئەو کتێبەکانی بە مەسەر شارستانیەت و پلانگێڕی ژیارەکان و پلانگێڕی جا ئەو مەبەستی ئەوەیە چی لە ناو ژیارەکانە دەگوزارێ و پلانگێڕەکان لە کوێی ئەو ژیارەدان کە ئیمڕۆ مرۆڤایەتی دەیان بینێ بەخۆیەوە ئەو لەو کتێبەکەدا زۆر بە جوانی هاتووەتە تەرکیزی خستۆتە سەر ڕەهەندە ڕاستەقینەکانی تیۆری پلانگێڕی کە لەکوێوە سەرچاوە دەگرن و مێژووی بۆ ئێمە ڕوون دەکاتەوە و فۆرمەکانی تیۆری پلانگێری بۆ ئێمە ڕوون دەکاتەوە دوو حاڵەت بۆ ئێمە بەرجەستە دەکات کە بینەرانی بەڕێز گرنگە بیزانن لە ناو تیۆری پلانگێڕیدا شتێک هەیە کە دیوێکی نەرێنی بەرجەستە دەکات تیۆری پلانگێڕی بۆ ئێمە بە ئاقارێکی نەرێنیدا دەشکێنێتەوە ئەویش پەیوەندیدارە بە دەنگۆی ڕاگەیاندنەکانەوە بە دەنگۆ بە سیما ساختەکارەکان بۆ شرۆڤەکردنی ڕووداوەکان تیۆری پلانگێڕی یەکێ لە بنەما سەرەکیەکانی یا ئامانجە سەرەکیەکانی بۆ دروستکردنی دەنگۆیە بۆ بە شێواندنی ئەسڵی ڕووداوەکانە شکستپێهێنانی دەرونی خەڵکە کە بەرامبەر ئەو گەمەیەکی سایکۆلۆژیە بە ئاڕاستە و ئیتیجاهی کۆمەڵگەیەکە بۆەوەی ئاڕاستە ڕاستەقینەکەی لێون بێ مەسەلەن ئێمە ساڵهای ساڵە ئێمە دەزانین بۆ ئەوی ڕوونتریکەینەوە سیستەمە سیکۆلارە ستەمکارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە باکووری ئەفریقاوە بیگرە لە ئاسیای ناوەڕاستەوە بیگرە لە ڕۆژهەڵاتی نزیکەوە بیگرە تێدەگەین ئەو سیستەمانە هەمیشە دەنگۆیەک لە پشتیانەوە هەبووە کە ئەمانە دروستکراوی یا دەرهاویشتەی دنیابینیەکی خۆرئاواییانن ئەوان ئەم سیستەمانەیان فراهەم هێناوە و هێناوەتە پێشەوە ئێمە چەندین جار بینیومانە و بیستومانە بۆ ڕەتدانەوەی ڕەخنەیەک کە لەسەر نیزامێکی وەکو بەعس بۆ ئێمە دەوروژێنرێ مەسەر بەحسیەکان دەڵێن نحن جئنا بالقطار الأمريكي إلى السلطة ئەمریکەکان ئەوانیان هێناوەتە سەر یعنی تیۆرێکی پلانگێڕی بۆ بەرقەراربوونی بابەتی سیستەمە سیاسیەکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هاتووەتە پێشەوە ئەمە لە ڕووی سایکۆلۆژیەوە هەموو تەوژم و تێڕامانێکی بەرهەڵسکاری ئیرادەکەی تێک دەشکێنێ بۆی ڕوبەڕووی ئەم هێزانە ببێتەوە تێگەیشتنێک فراهەم دەهێنێ پێتوانی هەر کۆمەڵگە شکست خواردەکان بە تایبەتی حەز ئەەکەن ئەم تیۆرە ڕەواج پێبن بۆ خوان بۆی دەرونی خوان مرتاحکەن کەەوە خەتای ئێمە مقەسیر ڕێک وایە تایبەتمەندی کۆمەڵگەیەکە کە زیاتر باوەڕی بە باوەڕ هەیە تا بەڵگە تا سەلماندن تا هەوڵدان تا لێنەوینێکی لۆژیکی لێنەوینی لۆژیکی بۆ هەر هێزێکی بەڕەڵسکار بۆ ڕوبەڕووبوونەوەی هێزە ئیستیبداد و ستەمکارەکان شتێکی ئەجگار بەبەهایە لە ناو جوڵانەوە کۆمەڵایەتی و سیاسیەکاندا بەڵام کاتێک کە لەو ڕوانگەوە کە تیۆرێکی پلانگێڕی لە پشت هێزگەلێکی لەم جۆرەوە هەیە بە جۆرە لە جۆرەکان سایکۆلۆژیای سیستەمە سیاسیەکە کە ڕەهەندی بەرەڵسکاری تێدایە تێکی دەشکێنی ناتوانێت بچێتە پێشەوە ئێمە بە درێژای مێژوو نەک لە ئێستا نەک لە هەموو کۆمەڵگەکان دایم حەزان لە ئوستورە بووە حەزان لە شتی وەکو محەممەد ئەرگۆنەڵێ ئەل عەجیب الخەلاب بۆ شتێک کە سەر و تەبیعەت بێ سەر و حاڵەتی ئاسایی ژیان بێت پێتوانی ئەمەش بەشێکریان و یەکێک لە هۆکارەکان ئەوەی کە خەڵک حەزی لە شتی غەریب و عەجیب و نهێنی و ڕاز ئامێزە بێگومان کاتێک خۆی ئەوە هەر تایبەتمەندی کۆمەڵگە سەرەتاییەکانایە تایبەتمەندی قۆناغێکە کە میتۆلۆژیا مێژووی خۆی پێ
هێناوەتە بوونەوە یعنی تۆ تەماشا بکە ئێمە تا دەگەڕێنەوە بۆ بەرایی مەبەست ئوسورەگەرایی بەڵێ لە سوورەگەراییدا ئینسانەکان ئێمە دەزانین لە کاتێکدا کە بەڵگەیەکی بابەتیانیان نەبووە وە زەمینە زانستیەکە کلۆم دراوە و لاواز بووە و کەلتورێکیان هەبووە زیاتر باوەڕ گۆشی کردوون بۆ گۆڕانکاریە کۆمەڵایەتیەکان یعنی چاندنی چەمگەلێک کە بۆ سەلماندنیان پێویست بە بەڵگە نیە پێویست بە بینین نیە پێویست بە ئامادەیی لۆژیک نیە یعنی تەماشا بکە لە سەدەکانی ناوەڕاستدا تیۆری پلانگێڕی لە لووتکەدا بوو بۆ هەر شتێک تۆ تێڕامانی تیۆرگەلێک کە نزیکە لە مەسائلی پلانگێڕیەوە ڕەونەقی پێدەدرا بەڵام تەماشا دەکەین کاتێک کە بەڵگە پێویست بوو کاتێک کە مەسەل لە سەردەمی مەزهەبە هاوچەرخەکانی فەلسەفەدا کاتێک کە دێنە پێشەوە لۆژیک ئامادەیی دەبێ لۆژیک لێ دەنەوێ ئەو کاتە ئەم تیۆرانە تا ڕادەیەک پاشەکشە دەکەن قسەکردن لەم بابەتانە پاشەکشە دەکەن بەرەو دواوە دیسانەوە دێن بە جۆرێکی دیکە پێناسەکردنی پێناوی تیۆرە پلانگێڕیەکان دەغزێنە نێو بابەتگەلی سیاسیەوە بابەتگەری سەرمایەداریەوە مەسەلەن تەماشا دەکەی لەم سەردەمەدا کاتێک کە ڕووداوگەلێکی ترسناک لە ئارادا ڕوودەدا یا مەسەلەن حاڵەتێکی زۆر شەڕ و شۆڕێکی ناهەمواری و تراژیدی دێتە پێشەوە بۆ لابردنی تەرکیزی کۆمەڵگاکان لەسەر ئەسڵی ئەم ڕووداوانە وابەستەی دەگەن بە تیۆرە بە بابەتێکی پلانگێڕیەوە کە هێزێکی سەرو هەیە ئەم سیستەمە دەزوڵێنێ ئەم حاڵەتە دەهێنێتە پێشەوە ئەم حاڵەتە کەمەلکێشی کۆمەلگا و کولتورە جیاوازەکان دەکا لەبەرەوە لە ئێستادا ئێمە دەزانین شۆڕ بینەوە بۆ ئەوەی پێناسەیەکی ورتر بکەین بۆ قۆناغی ئێستای ئەم تیۆری پلانگێڕیە پشت دەبەسین بە کتێبێکی نۆرمن کۆهن لە کتێبی مۆڵەتی یا ڕوخسەتی جینۆسایددا کە ساڵی 1960 هات توێژینەوەیەکی بابەتەکە لێرەوە تەقیەوە توێژینەوەیەکی وردی سەبارەت بە دەقە ساختەکەی کە ساڵی 1930 نووسرا ئەوەی لەسەر پرۆتۆکۆڵی مەزنەکانی زایۆنیزم یا سەهیۆنی یا گەورەکانی بەڵێ حوکەمایی سەهیۆنی لێرەدا هاو شەنوکەوی ئەم دەقەی کرد ئەم کەسایەتیە سەلماندی ئەو دەقە خۆراکی تیۆرێکی پلانگێڕی گەورە بوو کە ماهیەتێکی دژە یەهودیانەی هەبوو و لە ئەنجامیشیدا ڕووداوی هۆڵۆکۆست کەوتەوە ئەوەی کە نووسێتی وابزەم نای نۆیزشتی چوایە خۆی یەکێکە لە با بڵێن پەرلەمانەوە وازان مەجلیسی دۆمایی ڕوسیە یا شتی چوە دژە یەهودە بەڵام پێتوانێت لە ماوەی ئەم 100 ساڵەدا ئەو قسانەی کە کردویانە زۆری هاتوۆتە دی ئێستا مثل ئەلبەرت پایکیش دوایەوە خۆی ئەوە بارکۆن لەسەر هاتنەدی ئەو شتانە و نەهاتنەدی هەم کۆمەڵە نمونەی بۆ ئێمە هێناوەتەوە کە وەکو کاژمێرێک چۆن لە ڕەوڕەوە مێژوویەکەی خۆی لانادا تۆمارەکان بەو جۆرە بۆ ئێمەی باس کردووە کە چۆن کۆمەڵە شتی تریشمان بۆ دێنێتە پێشەوە کە بەو جۆرە نهاتوونە دوو هەر بابەتی وردی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بۆ ئێمە تەفسیر دەکا شەڕەکانی ئەفغانستان بۆ ئێمە تەفسیر دەکا کە بەو جۆرەی کە تیۆرە پلانگیریەکە ڕاستی دەکا هیچی نهاتوێت ئەوە حاڵەتێکە تەنانەت مامۆستا سۆران بۆ ئێمە زیاتر ئەم بابەتە ورترکەینەوە دەتوانم بڵێم ئەم حاڵەتە شۆڕ بووەتەوە بۆ بابەتگەلێکی زۆر ئەفسانەیی ئەوش بە پشتبەستن بە یەکێ لە پرۆفیسۆرە هۆڵندیەکان کە زۆر بە وردی وەڵامی ئەم پرسیارەی تۆ دەداتەوە جانێت ئۆزبارد خانمێکی هۆڵندیە ساڵی 66 لەدایک بووە ئەو لە بواری زماندا زۆر شارەزایە هات قسەی زنجیرە دیکۆمنتاریەکی بۆ ئێمە خستۆتە ڕوو ئێستا لە یوتیوبدا پێم وابێ قەدەغەکراوە ئەو زنجیرە دیکۆمنتاریە کە باز فال ئۆف کارباڵ بەڵێ کەوتنی کاباڵ بۆ ئێمە باز دەکات کە 11 بەشە باس لەو حاڵەتانە دەکات کە ئینسان ناتوانێت بە ڕوانگەیەکی بابەتیانەوە لەبەرەوەی مەسەلەکە پەیوەستە بە باوەڕەوە یعنی وەکو وایە تۆ بێی بتەوێ بە دیدێکی زانستیانەوە شرۆڤە بۆ دەقێکی پیرۆز بکەیت حاڵەتەکە لەو ڕەهەندەدا خۆی دەبینێتەوە لەبەرەوەی جانێتی شاتووە لە کەوتنی کاباڵدا بابەتێکی بۆ ئێمە وروژاندووە زۆر گرنگە
لەو زنجیرە دیکۆمنتارەدا کەوا لە بینەر دەکات کە بە تەواوەتی باوەڕی بەم شتانە هەبێ و لە کۆتاییدا نەتیجەیەکمان بۆ دەخاتە بەدەستەوە هەر ناونیشانی کتێبەکەڵێک کەوتنی ئەم حاڵەتە ینی ئەم سەردەمەی دی نامێنێ. زۆر باشە دکتۆر، لە وڵاتە گرتوەکانی ئەمریکا کەسایەتیش ترمان هەیە بەناو ئەرەل بایک. بڵێ بڵێ ئەم کۆمەڵێک پێشببینی کە نازانم قسەی ئەوە یا بەناوی ئەوە دوای دروست دەکرێت کە گوایە ئەڵێ سێ حربی عالەمی پێویستە بۆ ئەوی متەنەوەرین بتوانن ینی ماسۆن بتوانن بێنە سەر دەسەڵات. ئەوە چۆن لێک بین؟ ئەوە دوو حرب بۆ سەر بەڕێوین بۆ حربیستین. سێ حربی عالەمی پێویستە بۆ ئەوەی متەنەوەیانی ماسۆنیەکان بتوان دەسەڵاتی هەموو دنیا بگرنەدە. لە ڕاستیدا من بابەتگەلێکی لەم جۆرە ئەو بەشێکی ئەوەی کە بن بۆ خۆم دیراسەم کرد بێ تقریبا قسەکردنێکی جددی نییە لەسەر ئەسڵی تیۆرە پلانگیریەکان و زیاتر لە ئەو پرسیاری کە بەڕێزت کردت برەوی پێدەدرێ و بەردەوامی پێدەدرێ لە ناو ئەو سیستەمانەدا کە بۆ خۆیان سیستەمێکی سیکیۆلارن و دەیانەوێ ئاڕاستە فرەیەکە و مەدە مەدەنیەکە بمرێنن لە ناو خۆیاندا بۆ باڵا دەستبوونی خۆیان. بۆ نمونە من ئەو پرسیارە یەکسان دەکەم بە یەکشتەوە ساڵە های ساڵە مەسەلەن بە بجوڵانەوەی ڕزگاری کوردی وەکو ئیسرائیلی سێم ناو دەبرێت ئیسرائیلی دووەم ناو دەبرێت. ئەم جوڵانەوەیە زیاتر خۆی لە هیچ بەڵگەیەک بۆ سەلماندنی بابەتێکی لەم جۆرە لە ناوەندێکی زانستی وڵاتانی عەرەبی و یا ئیسلامیەوە ئاڕاستە نەکراوە هیچ بەڵگەیەک تەنها تێچێنێکی تێڕامانی تیۆرە پلانگێڕیەکەی و هیچی دیکە. ئەم حاڵەتە ڕێک بۆ ئەوەیە بۆ ئەوەی ڕەوایەتی ڕابردووی چەوسانەوەی خۆیان بسەلمێنن بۆ ئەو میلەتانە بۆ ئەوەی ئەسڵەن بۆ ئەوەی ئێمە بابەتەکەمان باشتر بۆ بینەر بسەلمێنین. لە ئێستاشدا ئەو دەنگۆ میدیایانەی کە ئاڕاستەی تەفگەرێکی حەقخوازی وەکو میلەتی کورد دەکرێت ڕێک خۆی لە سەپاندنی سیستەمە باوەڕ سالاریەکەدا دەبینێتەوە هیچ بەڵگەیەک و هیچ دنیابینیەکی زانستی لە پشتەوە نییە. ئەو حاڵەتە یەکسانە بەوە ئەو پرسیاری کە بە ڕێزم ڕاستی دەگەیت. دکتۆر با من بێمە ناو تاریخی ئیسلامیەوە خۆمانیانی ئێمە لە هەر لە سەرەتاوە بڵێن لە سەردەمی عوسمانی کوڕە ئەفانەوە ڕزای خوای لێبێ کە تقریبا ئەوەڵی 35 کە گوایە جوولەکە دەستیان هەبووە لەو پیلانەی کە دژی عوسمانی کوڕە ئەفان کرا و عەبدوڵای کوڕی سەبە و عەبدوڵای کوڕی سەبە حەقیقەتە واقعە یا هەر خەیاڵێکە وەک ئەم خەیاڵانە. کتێبێک هەیە خولەفاء الراشدین بین الاستخلاف والاستشهاد لەوێدا زۆر تەرکیزێکی ئێجگار فراوان خراوەتە سەر بابەتێکی لەم جۆرە ڕێخستنێکی لەم جۆرە لە نێوان سەبە و مەکە و تا دەگاتەوە کوفە تۆڕێکی ئێجگار بە فراوان بە هەزاران کەسی ئاڕاستەکراوی ڕێکخراو لە چوارچێوەیە کە جوڵانەوەیە کە عەبدوڵای کوڕی سەبە لە پشتیەوەیە لە کاتێکدا ئێمە بۆ خۆمان کاتێک ڕۆ دەچین بە نێو کتێبەکانی تاریخی ئیسلامیدا ئەوانەی کە سەرچاوەی گرنگن بابەتێکی لەم جۆرە بایەخێکی هێندی پێ نەدراوە لەو ئاستەدا نییە کە بێت ڕووداوگەلێکی لەم جۆرە شرۆڤە بکە یعنی لە ئاستی دەستپێکی دەرکەوتنی مێژووی ئیسلامدا نییە ینی وەکو سەرچاوەیەکی ڕەسەن ئێمە شرۆڤەی ڕووداوگەلێکی لەو جۆرەی بۆ بکەین. ئەمە لێرەدا ئەزانی من دەمەوێت لێرەدا بڵێم هەمیشە ئەوانەی کە پشتیان بەو بابەتانەی وابەستە بە تیۆری پلانگێڕی بەستوە کێ بوون ئەو کەسانە بوون کە کەسانی ئایدۆلۆجیز بوون پەرگیر بوون وتاربێژ بوون واعیز بوون ئەمانە زیاتر پێویستیان بە دروستکردن ئەمە تەوزیحێکی باشترم بۆ بێ لەسەر ئیبن سەبە لە تاریخە دەلیلێکی قاتعمان هەیە لەسەر هەبوونی کەسایەتیەک بە ناوی عەبدوڵای کوڕی سەبە خۆی لە چوارچێوەی ناوگەلێکی دیکەدا ئاماژەی پێ دەکەن مەسەلەن لە کتێبە مێژوویەکاندا لە مەسعودیدا باز بە هەندێک ناوی دیکە دەکەن گوایە ئەمە یەکسانە بە عەبدوڵای کوڕی سەبە. عەبدوڵای کوڕی سەبە ئەگەر کارکتەرێکی دیاریکراویش بوو بێ من بۆ خۆم وا دەزانم بەشێکی گەورەی توراسی فەرموودەی ئیسلامی بە تایبەتی ئەو بەشەی کە ناو دەنرێت بە حەدیسی قودسی بارگاویە بەو پێشینە ماریفەیەی مێژووی یەهود کە لە نیمچە دوورگەی عەرەبیدا هەیبووە و واش دەزانم عەبدوڵای کوڕی سەبە کارکتەرێکی ناو کەلتوری کۆمەڵایەتی ژینگە زانستیەکەی یەهودیەکانە لە نیمچە دوورگەی عەرەبیدا ئەم کارکتەرە شۆڕ بۆتەوە بۆ ناو تاریخی ئیسلامی و بۆ پاساوی یا بۆ خۆتزیینەوە لە
شرۆڤەی ڕوودا و گەلێکی ئەو قۆناغە باشە. دێن ئەم حاڵەتە دەکەنە هۆکارێکی سەرەکی لە کاتێکدا وازەحە هۆکارە سەرەکیەکانی تەنگژە ناوخۆیەکانی جیهانی ئیسلامی لە کۆتاییەکانی دەسەڵاتی خلافەتی ئیسلامیدا پەیوەندیدار بوون بە چیەوە؟ ئێمە نابێ هەمووی وابەستەگەین بەو تیۆرە پلانگێڕیەوە کە لایەنێکی ئێجگار لاوازی سەرهەڵدانی ڕووداوە. زۆر باشە دکتۆر، لە ئێستاشە ئێمە ئەم حاڵەتەمان هەیە. یعنی ئێستاش لە عالەمی ئیسلامە هەر شتێکە بێ ئێمە هێنن بەسەر یەهودیەتی سەلیبێت و ماسۆنیەت و بڵێ زایۆنیزم. یعنی ئەم عەقڵیەت تەئاملە تا چەند زەربەی لە عەقڵی ئیسلامی خۆیەوە کە بتوانێت بە دڵنیاییەوە هۆکارەکانی خۆی دەرخە. بە دڵنیاییەوە ئێمە دەزانین کە جوڵانەوەی فەرهەنگی پێویستی بە بزوتنەوە لۆژیکیەکانە، پێویستی بەو فیرەق و فەلسەفانە بووە کە ویستویانە عەقڵ کاراکەن لە ناو جیهانی ئیسلامیدا. لەو قۆناغەدا تا ئەو ساتەی کە هێزە لۆژیکیەکە لێ نەبیوە لە ناو جیهانی ئیسلامیدا شوناسێکی شارستانیەتی ئێجگار زێڕینمان هەیە. تۆ تەماشای قۆناغی یەکەمی دەسەڵاتدارەتی عەباسیەکان کە لە ١٠٠ ساڵی یەکەمی ناو 500ەکەدا لەو کاتەدا کە تەفگەرە عەقڵانیەکان هاتوونەتە پێشەوە، ئێمە خاوەنی توراسێکی ئێجگار بەهێزی حەوزەی حەکایەتە زانستیەکەین کە جێگەی شانازیە بۆ جیهانی ئیسلامی. لە هەموو بوارەکانی زانست و فەلسەفەدا بیگرە جیهانی ئیسلامی دەتوانم بڵێم سەرچاوەیە. و تا ئەو سادەش کە ئەم خەسڵەتە بەرەو کاڵبوونەوە ڕۆشتووە و هێزگەلی خورافی و تەوژمگەلێک هاتوونەتە پێشەوە کە باوەڕسالار بوون، دەبینین جوڵانەوەی ئیسلامی پاشەکشەی کردووە لە چاو لایەنەکانی دەوروبەر. تا ئێسش بەداخەوە ئێمە دەزانین هێندەی لایەنە لۆژیکیەکە برەوی پێنادرێ، لایەنەکانی دیکە زۆر لە پێشەوەن. ئەمەش یەکێکە لە دەرهاویشتە ئێجگار خراپەکان یا ئەو تین و تاوەی کە لە پێش دواکەوتنی ئێمەوە هەیە. بەڕێزەکەم، تەنانەت ئەو تەفگەرە ئیسلامیانەی کە خۆی لە ئیسلامی سیاسیشدا دەبینێتەوە و بۆ یەکەم جار بە شێوازێکی پراکتیکی لە نیشە دوورگەی عەرەبیشدا هاتنە پێشەوە لە سەدەی هەژدەدا و بزەبت لە ساڵی 1744دا لەو کاتەوەی کە کەسێکی وەکو محەممەدی کوڕی عەبدولوەهاب لەگەڵ بنەماڵی ئال سعوددا ڕێکەوتنێک دەکەن، ئەم ڕێکەوتنە وابەستە دەکەن بەو تیۆرە پلانگێڕیەوە کە دەیانەوێت جیهان بە ئاراستەی کۆمەڵی ڕەوگەی ڕادیکاڵی تا ئێستاش داعش کە زۆرترین قسەی لە ڕەهەندی تیۆرە پلانگێڕیەکەوە سەبارەت بکرا هەر وابەستەیە بەو قۆناغەوە کە قۆناغ لە دوای قۆناغ لە نیمچە دوورگەی عەرەبیەوە هاتووەتە پێشەوە تاوەکو لە سەدەی 20ەم و نیوەی یەکەمی سەدەی 20ەمدا ئیخوان دەبێتە هۆزێکی گلۆباڵ و سەر لەبەری هێزە ڕادیکاڵەکانیش لە ئیخوانەوە لە ناو هەناوی ئیخوانەوە دێنە دەرەوە. ئێمە دەزانین هەمووشی وابەستە دەکەن بەو حاڵەتە پلانگێڕیەوە و کاتێککە لێی وردەبیتەوە جۆرێک لە حەقیقەت دەبینی، جۆرێک لە حەقیقەت دەبینی کە یەکسانت یادەوەریەکەت یەکسان دەگا بۆ تیۆرە پلانگێڕیەکە باز دەکرێت. بەداخەوە کاتمان نەما بڵێ بینەرانی بەڕێز بەم شێوەیە هاتیە کۆتایی ئەم ئەڵلقەیە تا ئەڵلقەیەکی تر و میوانێکی تر و بابەتێکی تر خواتان لەگەڵ.